پشتی بیستێکێکی گۆڤەندێ بە دوومانە چغارێڕە ڕۆژن چوی مینا لە هیا بپێل بەر بدەریە بیریێ هاتن بەهێزتر بوو پێلە غەریبیە دادقورتاند پێلێن مایی بن ئاو دکرد خەمگینیا تەنهاییە و درست چیرۆکا فەقەتاندنێ تلیێ ژە تەڤردانە بەخچێ ئەڤینێ تەرێکی بوون پاقش دکردن چاوێن ژی دیتنێ برچی و بە هەلبەسا بێریکردنێ نەخۆماندی دزیزگین لێوێن شەرمۆکی بیچاوان دەپرسی دەزانی ئەزێ چ قەسی بێریاتە بکەم قەدەرە ڕەش هێرسکەت بوو مینا بێبەختیا باە پاییزێ کە پەلان ژە حەمیزاداران ددزە خۆ تووش دکرد قەدەرێ و هۆستەی خەونان دلێن مە نەقریسک ددەم تلیên bi xwe dana evînê tawanbar govenda oxirê digirtin hêrs diket qeder gazî dikir nameyên bênavnîşan botên bi qeytan û vedqetandin nenûk û goşt